بینەرانی کورسانی و سڵاوتان لێبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ هەواڵە ئابوووریەکانتان پێشکەشەکەم بێگومان ئەمڕۆ وەکو ڕۆژانی ڕابردوو نوێترین وە گرنگترین هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆهی هەرێمی کوردستان و عێراق و هەموو جیهانتان پێشکەشەکەم سەرەتاچینە لای گرنگترین ناونیشانەکان. بە چەند گوژمەیەکی جیاجیا دەست بە ناردنی پارەی موچەی مانگی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان کرا دواتر نوێترین زانیاری لەبارەی موچەی مانگی پێنجتان لە بەغاوە بۆ خەمەڕوو. درێژبوونەوەی وەرزی باران و دواکەوتنی وەرزی بەهار زیانی بە بەرهەمی هەناری هەڵەبجە گەیاندووە. جوتیارانی هەڵەبجە ئەڵێن تازە هەنارەکان لە قۆناغی گوڵدان. گۆڕانکاری لە بازاڕی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هاتووەتە ئاراوە. هێشتا ئۆتۆمبیلی کارەبایی و چینی پێشەنگی بازاڕەکان. کەشتیەکی نەوت هەڵگر بە نەوتی بارکراوی عێراقەوە گەڕی هورمزی تێپەڕاند و گەیشتووەتە ئاوەکانی عومان. ئەوەش بە هەماهەنگی لەگەڵ ئێران بووە. دووبارە سڵاوتان لێبێ هەواڵە ئابوووریەکانمان بۆ هەواڵە دەستپێکین کە بێگومان موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێیانە کرد. وەزارەتی دارایی و ئابووری هەرێم ڕایگەیاندووە کە بەشێک لە تەمویلی موچەی مانگی نیسان واتە مانگی چوار خراوەتە سەر هەژماری بانکی وەزارەتەکەیان. نیوەڕۆی ئەمڕۆ 663 ملیار و 805 ملیۆن دینار وەک بەشێک لە تەمویلی موچەی مانگی نیسانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق. بە گوێرەی ڕاگەیەندراوەکەی وەزارەتی دارایی هەرێم چاوەڕێ ئەکرێت سبەی سێشەممە گوژمەی تەواوکاری موچە بگاتە سەر هەژماری وەزارەتەکەیان و لەگەڵ گەیشتنی تەواوی تەمویلی موچە و وەرگرتنی پارەکە لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق ڕاستەوخۆ خشتەی موچە ڕائەگەیەنرێت و دەست بە دابشکردنی موچەی مانگی نیسانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکرێت. وەک لە هەواڵەکەیە باسم کرد بەشێک لە پارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان خراوەتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و بڕەکەی تری ماوە هەتاوەکو ئەوەش نەیە خشتە ڕاناگەیەندرێت. بەڵام ئەمێ زانیاری زیاتر لە پەیامنێرمان لە بەغا وەربگرن. بێستون سەلام پەیامنێری کورسان نیوز لە بەغاوە لەگەڵمانە. بێستون سڵاوت لێبێ گوژمەیەک هاتووە پێشبینیەکەی کە سبەی هەموو پارەی تەواوکاریەکە بخرێتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و دوا بەدوای ئەوە خشتە ڕابگەیەنرێت. بەڵێ زریان بێگومان دوای ئەوەی ئەمڕۆ حکومەتی فیدراڵی 663 ملیار و 805 ملیۆن دیناری خستە سەر حسابی هەرێمی کوردستان چاوەڕانەکرا هەر ئەمڕۆ تەواوکاری موچەکە بخرێتە سەر. بەڵام مایەوە بۆ سبەینێ هەموو ئاماژەکانەوەیە کە سبەینێ بە تەواوەتی بەر لە کۆتایی دەوامی فەرمی ئەوەی کە ماوەتۆ لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخرێتە سەر حساب چونکە وەزیری دارایی عێراق واژووی لەسەر خەرجکردنەکە کردووە و هەموو ڕێکارەکان کۆتایی هاتووە. بەڵام کردنە ئەم مانگە هۆکاری ئەوەی کە ببێتە دوو قۆناغ لە ناردنی موچەکە تایسە نەزانراوە. بەڵام بە دوو قۆناغ ئەو پارەیە خەرج کراوە واتە خراوەتە سەر حسابی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵام هەموو ئاماژەکان بۆ ئەوەیە کە سبەینە بە تەواوەتیە و پارەیە بخرێتە سەر حساب و هەرێمی کوردستان ئەو کاتە دەستکراوە دەبێت بۆ ئەوەی کە لیستی موچە ئاشکرا بکات و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکات. باشە بێستون باسێکی موچەی مانگی پێنجیشمان بۆ بکە. ئەزاین جەژنی قوربان نزیکە بەرگوێمانەکەوێ لێرە و لەوێ کە باس ئەکرێت بۆ پێش جەژن. ئایا پێت وایە کە بڕیار لەسەر خەرجکردنی موچە بدرێت موچەی مانگی پێنج بێگومان پێش جەژنی قوربان؟ زریان ئەمڕۆ لە گروپی دابشکردنی موچەی فەرمانبەرانی عێراق کە باس لەوە کات لە هەفتەی ئایندەوە لە سەرەتای هەفتەی ئایندەوە بڵێن بەڕێوەبەرایەتی ژمێریارەکان بڕیار بڵێن فەرمانیان داوە کە لیستی موچەکانە ڕەوانە بکە
ڕەوانە بکەن ئەوانەی حکوومەتی عێراق بۆ ئەوەی تەمویلی موچەیان کرێت. بێگومان حکوومەتی عێراقی وەزارەتەکان ماوەی هەفتەیەکیان پێویستە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی سەرجەم وەزارەتەکان و دام و دەستگاکانیان و هەروە دەستەکان دابش کرێ. ئەگەر حکوومەتی عێراقی لەو ماوەیە بەتەواوەتی خەرج کراوە هەرێمی کوردستانیش توانی لیستی موچەی خۆی بۆ مانگی ئایار واتە مانگی 5 لەگەڵ تەرازووی پێداچوونەوە لە نزیکترین کاتە بگەێنێتە بەغدای پایتەخت و هیچ گرفتێک نەبێ پێشبینی ئەکرێ هەرێمی کوردستانیش بتوانێت ینی حکوومەتی عێراقی بتوانێت لە پێش جەژنی قوربانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش خەرج بکە. ئەمە پێشبینی ئەکرێ چونکە عێراق ئامادەکاری کردووە بۆ ئەوەی لە هەفتەی ئایندەوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لیستەکان بگات و لەگەڵەوەشتا موچەکانیان خەرج بکرێ. ئەگەر هەرێمی کوردستانیش ئەوە ئامادەکاریە بکات ئەوە بۆ چوونەکان هەمووی بۆ ئەوەیە کە یاخود پێشبینی ئەکرێ کە هەرێمی کوردستانیش پێش جەژنی قوربان موچەی مانگی 5 بۆی خەرج بکرێ. سپاس پێام نەرمان بێستون سەلام لە بەغاوە لەگەڵمان بوو. سپاس بێستون ماندوو نەبی سپاس بۆ زانیاریەکانت. باسێکی سیستمی ئەسی کۆدا بکەین پرۆسەی بە دیجیتالکردنی گومرگەکانی هەرێمی کوردستان و عێراق چووەتە قۆناغی یەکلاکەرەوە لە کۆی 18 خاڵ بۆ ڕێکەوتن لەسەر سیستمی ئەسی کۆدا 14 خاڵیان پەسەند کراوە. ئەو 4 خاڵی تریش کە ماون گفتوگۆکردن لەسەریان بەردەوامە. ئابووری ناسێکی ژەڵەت سیستمەکە وەرچەرخانێکی گرنگی ئابووریە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش. ئەسی کۆدا و وەرچەرخانی ئابووری لە عێراق و هەرێمی کوردستان. پرۆسەی بە دیجیتالکردنی گومرگەکانی عێراق و هەرێمی کوردستان لە ڕێگەی سیستمی جیهانی ئەسی کۆداوە چووەتە قۆناغی یەکلاکەرەوەوە. لە کۆی 18 خاڵی ڕێکەوتنی نێوان هەرێم و عێراق تەنها 4 خاڵ ماونەتەوە و گفتوگۆکردن لەسەریان بەردەوامە. ئەوانیش باجی گومرگی، هێمای بازرگانی، میکانیزمی پێدانی دۆلار و بازرگانان و پرسی لێخۆشبوونی گومرگیە. دەسەڵات دراوەتە بەڕێوەبەری گشتی گومرگی هەرێمی کوردستان کە بتوانێت داخلی سیستەمەکە بێت و ئاگای لە سیستەمەکە و جوڵەی بازرگانی بێوەیان ئەگەر گۆڕانکاریەک پێویستی کرد تایبەت بە هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەوەی هەیە کەوا داوا بکات ئەو گۆڕانکاریانە بکرێت و لە ماوەی 4 مانگە حکوومەتی هەرێم داوای 4 مانگی کردو لە 4 مانگە ئەم سیستەمی ئەسی کۆدا جێبەجێ بکات. عێراق و هەرێمی کوردستان لە ئێستادا لە بەردەم وەرچەرخانێکی گەورەی ئابووریدان و جێبەجێکردنی سیستەمی ئەسی کۆدا تەنها گۆڕینی شێوازی کارکردنی گومرگ نییە لە کاغەزەوە بۆ دیجیتال، بەڵکو سەپاندنی سەروەری یاسا و شەفافیەتە لەو کەرتەدا. بەتاژی دەبێ بە خاڵی وەرچەرخانی کردەوە چۆن بە یەک سیستەم مەسەن مادێشی تایبەت کە ئەوەی کە لە بەندەرەکانی بڵێن بەسرە لەسەری بێ عینی ئەوە وایە کە لە زاخۆ کە لە برایم خەلیەوە داغڕبێ و عینەوەیە کە فڕۆکەخانی سلێمانی بە یەک سیستەم هەمووی ئەوە ئەوە نیەکەوای جیاکاری هەبێ لە عیناکانە لەبەر ئەوش تاسیرەکاتە سەر نرخی کاڵاکان چون کاڵایەک ئەگەر هات و تۆ لە شوێنی تایبەت بە ڕێژەیەکی تایبەت تۆ باجی لێ سەرۆگەر لە شوێنچکە بە ڕێژەیەکە کابێ گۆڕانکاری لە نرخەکەشی ئابێ لەبەرەوەمە ئەبێ بەرگرانی لە بەزە شوێنە بۆ خەڵکە بەڵام لێرە کە بوو بە یەک سیستم بوو بە یەک باج بوو بە یەک ژمارە بە یەک جا هەڵسانکارن کابێت لە هەموو شوێنێکە دوو بۆ سیستمەی کڕی ئەمە یەکێکە لەو خاڵانیکەوە ئێمە کریار ئیسفادەی لەکە بەکاربەرکە ئیسفادەی لەکە و دەوڵەتی ئیسفادەی لەکە. لە زۆربەی وڵاتانی جیهان زیاتر لە 100 وڵات سیستەمەکە بەکاردەهێنێت. بە پەیزانیاریەکان هەریەکە لە وڵاتانی ئوردن، لوبنان، میسر و چەندین وڵاتی تری ناوچەکە پێشتر ئەمەیان جێبەجێ کردووە و داهاتی گومرگیان بە ڕێژەی لە 20 بۆ 30 زیادی کردووە. ئەسی کۆدا هەنگاوێکی نوێی عێراق و هەرێمی کوردستانە بۆ چوونە ناو جیهانی دیجیتاڵی و ڕێخستنەوەی گومرگەکان بە پێوەرە نێودەوڵەتەکان. پرۆسەیەکە داهاتی گشتی دەپارێزێت و متمانەی بازرگانی زیاتر دەکات. دنیا ماجێت کورتچار نیوز سلێمانی. ماوەی مانگێکە کە قەرەباڵغەیەکی زۆر لە سەروێسکەکانی دابشکردنی سوتەمەنی بنزین لە کەرکووک دروست بووە. شۆفێران چەندین سەعات لە نۆرەی وەرگرتنی بەشە بنزینی ئۆتۆمبیلەکانیان ئەمێننەوە. شۆفێرانی کەرکووک گەڵێن ئەوان بە کۆبوون بەشە سوتەمەنیەکانیان بۆ دیاری کراوە. پێیان وایە ئەم قەیرانەی کە ئێستا ڕووی داوە نەئاساییە. ماوەی مانگێکە قەرەباڵغەیەکی زۆر لەسەر وێزگەکانی دابەشکردنی سوتەمەنی بنزین لە کەرکووک دروست بووە.
شۆفێران چەندین سەعات لە نۆرەی وەرگرتنی بەشە بەنزینی ئۆتۆمبیلەکانیان دەمێننەوە. شۆفێرانی کەرکووک دەڵێن ئەوان بە کۆبوون بەشە سوتەمەنیان بۆ دیاری کراوە. پێیان وایە ئەم قەیرانەی ڕوبەڕوویان بۆتەوە نائاساییە. بنزینە ڕۆی سرەیە بۆ نەوتە ڕۆی سرەیە بۆ غازە ڕۆی سرەیە ئێمە تێ ناگەین من لەو سەلای چوابراکە و لە شۆرجەوە سرە بگردا ئەوە تا ێشانە نیوەی ڕێگاکەم یعنی داوا لە بەرپرسانەکەم داوا لە مەرتوجاتی کەکەم چارەسەری ئەم کێشەیە بکەن بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر ناخۆشە ڕوبەڕووی ئەمەی خەڵکی کرد بووێتەوە یعنی تاقێکێ بنزین وەرگتن لە ئیش و کارەبی نام بووای لات وا نەبوو ناوەڵاوە نەبوو ئەو فترێکە ئەوها یعنی هەر لە ئیش و کارەبی تاقێ بۆ 35 لەتر. هۆکارێکی تری قەرەباڵغی سەر وێزگەکانی دابەشکردنی بانزین بۆ کەمکردنەوەی بەشەغازی LPG دەگەڕێتەوە لە 90,000 تۆنەوە بۆ 15,000 لە ڕۆژێکدا. کەمکردنەوەی بەشەغازی LPG بۆ ئۆتۆمبیلەکان لەلایەن بەغداوە وای کردووە بەشێک لە وێزگەکانی دابەشکردنی غازی LPG کار نەکەن. ئەو شۆفێرانەی پێویستیان بە سوتەمەنی غازی LPG بۆ ئۆتۆمبیلەکانیان داواکارن بەشەغازی ڕۆژانەیان وەک پێویست پێ بدرێت. یعنی قەیرانی ئەم غازەوەی کردووە کە هەم ئیزدیحامی سڕی با بڵێن بەنزینەکان زۆر ببێ و لە ژیانی ڕۆژانەشمانە بەڕاستی تاسیرێکی زۆر کردووە با بڵێ ینی تاسیرێکی وای کردووە بەپێی با بڵێن نرخەکەشی بێ غازەکە هەرزانترەوە بۆ معاشی با بڵێن معاناتی ژیان باشترە بەڵام ئێستا کە نییە بەڕاستی زۆر تاسیری کردووە. ئەنی بەداخەوە بارودۆخە نازام تاکەی چارەسەر ناکرێت تاکەی بە خەمی ئەم خەڵکەوە نایەن. لە کاتێکدا کۆبوونی بنزینی شەیە بە دڵنیاییەوە بەڵێ کۆبوونی بنزینی خۆم هەیە و ئەنی ئەم قەیرانە هەستەکەم دروستکرابێ کاکەی جانە ژینە لە ڕاستیە ئەزمەی بنزین نییە لەم وڵاتەیە. کورتسات نیوز هەوڵی دا لێدوان لە بەرپرسانی بەڕێوەبرایەتی دابەشکردنی بەرهەمە نەوتەکانی کەرکووک وەربگرێت بەڵام ئامادەی لێدوانی ڕسمی نەبوون تەنها ڕوونیان کردەوە کە ئەو قەیرانەی دروست بووە هۆکارەکەی بەغدادە و بەشە بنزین و غازی ئۆتۆمبیلی بۆ کەرکووک کەم کردووەتەوە. باسییان لەوەش کرد هەوڵەکانیان خستووەتە گەڕ تا بەشە سوتەمەنی پارێزگاکە بگەڕێتەوە دۆخی ئاسایی. لە نێوان کەمکردنەوەی بەشە سوتەمەنی پارێزگای کەرکووک لەلایەن بەغدا و نیگەرانی شۆفێرانی ئۆتۆمبیل بۆ بەدەستێنانی سوتەمەنی بنزین و غاز ئێستا چاوەکان لەسەر ئەوەن کە ئیداری کەرکووک هەوڵەکانی بخاتە گەڕ بۆ زیادکردنی بەشە سوتەمەنی کەرکووک تا شۆفێران لەم بارودۆخ و قەیرانی سوتەمەنی ڕزگاریان ببێت. ئاسو ئەحمەد کورسات نیوز کەرکووک. گۆڕانکاریەکانی کەشوهەوا زیانی بە بەرهەمی هەناری هەڵەبجە گەیاندووە بەهۆی زۆری دابارین و دابەزینی پلەکانی گەرما لە سەرەتای مانگی بەهار گۆڵکردنی داری هەنار لە هەڵەبجە دوا کەوتووە. جوتیارانەڵێن ئەم گۆڕانکاریە کاریگەری لەسەر کواڵیتی و بەرهەمی ئەم ساڵ دروست دەکات. جوتیارێک گەڵێت لە ساڵانی پێشوو هەنار لەم کاتەیە تەواو گوڵی کردبوو بەڵام ئەم ساڵ هێشتا بەشێکی زۆری باخچەکان لە قۆناغی گوڵدان. هەناری هەڵەبجە کە بە هێمای گەشەی کشتتوکاڵی ناوچەکە دادەنرێت ئەم ساڵ بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەردەوامی بارانبارینەوە گوڵکردنی دواکەوتووە. جوتیارانی هەڵەبجە دەڵێنەوە بارانە بەردەوامانەی بەهاری ئەم ساڵ لەگەڵ نزمبوونەوەی پلەی گەرمادا کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر گوڵکردنی هەنار هەبووە. بە پێی وتەی چەند جوتیارێک لە ساڵانی پێشوو هەنار لەم کاتەدا تەواو گوڵی کردهبوو بەڵام ئەم ساڵ هێشتا بەشێکی زۆری باخەکان لە قۆناغی گوڵدان. وەزارەرێکی زۆری یاوە لە باخە هەنارەکان بە تایبەتی لە سونوی هەورامان و شارەزور و ئەمانەیە بۆ نمونە ئێسامە ئێمە باخی هەنارمانەیە گوڵەکەی دواکەوتووە لە پار ساڵ ئەم کاتە هەنار پڕگوڵ بوو. ئێستا ئەم باران و تەڕەشوع و شێ و ئەمانە کە دێنی کردووە بووەتە هۆی شیرینە داوێتی لە باخە هەنارەکان. شارەزایانی کوشتتوکاڵ ئاماژە بۆ دەکەن کە دواکەوتنی گوڵکردنی هەنار کاریگەری لەسەر ڕێژەی بەرهەم و کواڵیتی دەبێت چونکە گوڵی هەنار پێویستی بە کەشێکی گەرم و ئارام هەیە بۆ پیتاندن و گەشەکردنێکی تەندروست. گوڵی هەنار
پێویستی بەوەیە 6 ساعت تیشکی خۆری بەردەوامی هەبێت اینجا ئەچێ بۆ گوڵکردن. ئەمەش ئەبین تا ئێسا ئەومان زۆر کەم بۆ 6 ساعتەمان نەبووە بەهۆی باران و بەهۆی هەور و بەهۆی ئەو شتانەیە کە لە ناوچەکا بووە. ئەمەش ئەگەر گوڵەکە کامل نەبێت ئەبێتە هۆی جۆری بەرهەمماندە و سەرۆ بەرهەمەکەش باش نابێت یا هەنارێکی بچکۆلە بێیان احتیمالی ئەوەش هەیە کە تا ئێستا گوڵی نەکردووە. ئەگەر گوڵ بکات ڕادەی شێ بەرز بێت پلەی گەرما لە ناکاو بەرز بێتەوە بچینە جێوێکی هاوینی احتیمالە ئەو گوڵانە تووشی وشک بوون و یان توشبوون بە هەندێک نەخۆشی کەڕوو نەخۆشی بەکتریایی ببێت. ئەمەش کاریگەری ئەبێت لەسەر بەرهەم و وەرینی گوڵەکانیش. ڕوبەری باخی هەنار لە هەڵەبجا 10600 دۆنم زەویە، بەرهەمی ساڵانش 35,000 تۆنە. بەرهەمی هەنار جگەلەوەی سەرچاوی گرنگی ئابووری و داهاتی سەدان خێزانە لەگەڵەوەشە بۆتە دیارترین هێمای کوشتتوکاڵی ناوچەکە. گۆڕانکارەکانی کەشەوە زیانێکی گەورەی بە هەنار گەیاندووە، بۆیە ئێستا جوتیاران چاویان لە ئاسمانە نەک بۆ بارەی نیباران بەڵکو بۆ دەرکەوتنی تیشکی خۆر و پێدانی وزە بەداری هەنار تاوەکو بتوانێت گوڵی سوود دەربکات و مژدەی ساڵێکی پڕبەرهەم بە جوتیاران بدات. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا. لە هەڵەبجە و باسی هەنارە نازدارەکەی هەرێمی کوردستانەوە مێ بچمە لای بازاڕی ئۆتۆمبیل. بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی چینی لە هەولێر بەهۆی گونجاوی نرخەکانیان و تازەی مۆدلەکانیانەوە زیادی کردووە. بەشێک لە هاوڵاتیان ئەڵێن گرانی نرخی سوتەمەنی و هەرزانی نرخی ئۆتۆمبیلە چینیەکان وای کردووە کە لە ئێستای خواستێکی زیاتر بۆ ئەو جۆرە ئۆتۆمبیلانە دروست ببێت. نرخی ئۆتۆمبیلەکان لە نێوان $10,000 بۆ $200,000. لا پێشانگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلم لە هەولێر. ئێستا بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی وڵاتی چینە. جۆر و کوالێتی ئۆتۆمبیلەکان نرخەکان دیاری دەکەن. بە جۆرێک لێرە نرخی ئۆتۆمبیلی چینی لە $10,000 تاوەکو $200,000. ئۆتۆمبیلی چینی لە بازاڕەکانی هەرێم جۆر و شێوە و نرخەکانیان جیاوازی هەیە. لێرە نرخەکانی ئۆتۆمبیلە چینیەکان $10,000 و گرانی نرخی بنزین و جۆرەکانی تری ئۆتۆمبیل بازاڕی ئەم ئۆتۆمبیلانەی گەرم کردووە. ئێستا حالیان پێڵفرۆشتنی سیارە لە ناو بازاڕەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی ئۆتۆمبیلی چینیە. پێڵفرۆشتنی سیارەیە لە ناو ئۆتۆمبیلە چینیەکانیش ئۆتۆمبیلی هایبرێت. هایبرێدەکان چونکە لە چاوەوەی بنزین لەکنە خۆمان نرخی سوتەمەنی هەندێک گرانە خەرکەکە دەتوانین سوود و هایبرێدی وەردەگرێتن سوودی لێوەرێتەوە و سعرەکەشی هەرزانە. سعرەکی هایبرێت دەکڕی 2100 کیلۆمەتر 2000 کیلۆمەتر بە یەکتانچی دەداتێ سعی بە 130 وەرەقەیە بە 125 بە 120 وەرەقەیە. یعنی خەرکە زیاتر لە بە هەندی هایبرێدەکەی هەربژاردێت چونکە لە چاو ئابووری خەڵکی کوردستان لە چاو نرخی زۆری سوتەمەنی کوردستان دەتوانین لە خۆی ئیسیفادە لێ بکاتە سوود لێ دەبینیت. جۆرە جیاواز و گرانبەهاکانی ئۆتۆمبیلی چینی لە هەموو عێراق و کوردستان لێرەیە. هەمان دروستکراوی ئەو وڵات هەیە، بەڵام کوالێت و جۆرەکانیان شێوەیەکی تریان هەیە و نرخەکانیان لەسەروی $200,000. ئۆتۆمبیلانی کە لە کنەمە بەردەستە لە 29,500,000 دەست پێ دەکا هەتا وەکو با بڵێن 27 دەفتەر و ئەوانش دەڕوە. هەر ئەو ئۆتۆمبیلە بوو کە ئێمە فرۆشتمان بە $27 واتە $270,000. ئەو فەرقە ئەوەیە کە ئەو ئۆتۆمبیلانە و هەڵە گران دەکا کە کوالیتی ئۆتۆمبیلەکانی ما زۆر جیاواز و تایبەتتربی بە چاو ئۆتۆمبیلە سینیەکانی تر. بە بڕاندێکی با بڵێن حکومیە ئەهلی نییە. حکوومەت بەخۆی پشتگیری ئەو بڕاندە دەکا و کوالیتی ئۆتۆمبیلانە لە کوالیتی عالەمیەکانن. مەقسەد لە عالەمیەکەی ئەوەیە کە با بڵێن ئۆتۆمبیلە ئەڵمانیا یاخود ئۆتۆمبیلە ئیتاڵیا هایپەر کوالیتیەکان. ماوەی چەند ساڵێکە هەزاران ئۆتۆمبیلی چینی هاوردەی بازاڕەکانی هەرێم کراون و زیاتر لە 10 جۆری جیاوازیان هەیە. بە بەراورد بە ئۆتۆمبیلەکانی وڵاتانی تر نرخەکانیان کەمترە. قارەمان زۆهر، کورسات نیوز، هەولێر. قارەمان لە راپۆرتەکەیە باسی نرخی ئۆتۆمبیلی چینی بۆ کردین، باسیەوەی کرد کە مەرغوبە بەڵام نەیوت چەنددا بەزیوە. دواترش ملای قارەمان باسی ئەو بابەتەشی لەگەڵەکەیم بزین ئۆتۆمبیلی چینی نرخەکەی لە چه ئاستێکا گۆڕانکاری بەسەرهاتەوە، بەڵام پێشەوەی بچمە لای قارەمان هەتاوەکو قارەمان ئامادە لێرە باسێکی بەهای دراوەکانتان بۆکەم باسی زێڕونەوتتان بۆکەم ئەمڕۆکە یەک دوو جار زێڕونەوت لە بازاڕە جیهانیەکان گۆڕانکاریان بەسەرهات باسی گۆڕانکاریان ناکەین و
بۆچی ئەو گۆڕانکاریانیان بەسەرا هاتووە گەر هاوکارانم بە هایدراوەکانمان بنە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان $100 بە 153850 دینار لە کاتی داخرانی بازاڕا مامەڵی پێوەکرا بەراورد بە دوێنێ گۆڕانکاریکی ئەو توێ بەسەرا نهاتۆ بەڵام لە ماوەی ڕۆژی ڕابردووە بەراورد بە پێشووتر دابەزینێکی کەمی تۆمار کردبوو هەواڵێکی سیر و سەمەرە نییە کە بێتە هۆیەوەی کە دینار داببەزێت بەڵام ڕەنگە بتوانین باسیەوە بکەین کە لێرە و لەوێ باسی دابەزینی داهاتەکانی عێراقەکرێ بەهۆی ئەم بارودۆخەکە لە گەڕی هورمز هەیە باسیەوە کرێت کە عێراق لە ئێستا تەنها ئەو داهاتەکە لە هەناردەی نەوتەیەتی 134 موچە خۆرانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە توانێت دابین بکە ڕەنگە ئەوە بتوانێت کاریگەری دروستکە بەڵام پێم وانی ئەو کاریگەریەکە مەهی ئەوە بێت بە هەر حاڵ وەکوتم هەندێک دابەزیوە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو و بە 153850 دینار بوو ئەمڕۆ کاتی داخرانی بازار 100 پاوەند بە 26,000 دینار 100 یۆرۆ بە 179,000 دینار ئەمڕۆ مامەڵی پێوەکرا ئەوەی کە دەربارەی تمەن هەیە تمەن دیسانم ڕدابەزینی بەخۆیەوە بینیوە یەکێک لە هۆکارەکانی دابەزینی بەهای تمەن ئەوەیە کە بەریتانیا سزای خستوەستە سەر زیاتر لە 12 کەسایەتی و دامەزراوەی پەیوەندیدار بە ئێران و جگەلەوەی کە بەریتانیا ئەمەی کردووە ترامپ وتی وەڵامەکەی ئێرانم بەدەست گەیشتووە بۆ دانوستانەکان و بۆ ڕێککەوتن ئەڵە هیچ بەدڵم نییە واڵە ڕازینیم لە وەڵامەکەیان ئەوش کاریگەری لەسەر تمەن و لەسەر بازاڕ جیهانیەکانیش دروست کردووە 1 ملیۆن لیرەی سووری بە 96,000 دینار و 100 لیرەی تورکیش لە کاتی داخرانی بازاڕا بە 3391 دینار مامەڵەی پێوەکرا با بچینە لای نرخی زێڕ بزانین زێڕ چی بەسەر هاتووە ئەمڕۆکە زێڕ هەندێک جوڵەی زۆری بخۆیەوە بینی هەتاوەکو نزیکەی سەعات 4 ئەم دوانیۆڕێ بە کاتی هەرێمی کوردستان زێڕ بە نزیکەی 100 دابەزی بوو ئاراستەکەی دابەزین بوو و لەو ڕۆژە دەگمەنانە بوو کە ئاراستەی زێڕ و زی و پێچەوانەی یەکتر بوو 100 دابەزی بوو بەڵام دواتر لە دوای سەعات 4 دوانیۆڕۆ ئاراستەکەی یەکسەر پێچەوانە بوو ئەزانین کە لە بارودۆخی ئەم جەنگەیە بەپێی ئەوەی کە ئابووری ناسان و پسپۆڕانێڵن بەپێی ئەزممویش هەر کاتێک باس لە ڕێککەوتن بکرێت زێڕوزی و بەرز ئەبنەوە هەر کاتێک باس لە جەنگ بکرێت دا ئەبەزن و نەوتیش پێچەوانەی ئاراستی ئەمان هەیە بەڵام ئەمڕۆکۆکوتم لەو ڕۆژە دەگمەنانە بوو هەڵبەتە پێش سەعات 4 کە ئاراستەی زێڕوزی و پێچەوانە بوو لە دوای سەعات 4 هەردووکیان ئاراستەکان ڕۆی لە بەرزبوونەوە کرد زێڕ بەرز بووەوە ئۆنسەیەکی گەیشتە $4,728 و 1 کیلۆگرامی بە 152,000 دینار بەرز بووە 1 لیرەی زەڕیش بە $1,002 بوو زێڕی ئەیارە 18 و 21 و 22 نرخەکانی ئابم جۆرە بوو لە هەرێمی کوردستان لە دوای سەعات 4 ئەمانش بەرزبوونەوەیان تۆمار کرد پێش سەعات 4 نزیکەی هەر ئۆنسەیەک ئەتوان بڵێن 10,000 دینارێکی لێ ببووە بەڵام لە دوای سەعات 4 ئەوانیش بەرز بوونەوە یەک مسقاڵ زێڕی ئەیارە 18 بە 862,000 دینار ئەیارە 21 بە 1,600,000 دینار و ئەیارە 22 بە 1,54,000 دینار بوو لە هەرێمی کوردستان ئەوەی کە دەربارەی زیو هەیە وەکوتم زیو هەتاوەکو پێش سەعات 4 بە پێچەوانەی زێڕ کەدا ئەبەزی زیو بەرز ئەبووە 104 بەرز بووە دواتر کە ئاراستەی زێڕ پێچەوانە بووە دەستی کرد بە بەرزبوونەوە زیو ئەوەی تریش بەرز بووە بۆ 106 بەرز بوو ئۆنسەیەکی گەیشتە $85 هەتا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە کیلۆگرامێکی گەیشتە $2,733 زیوی مەڕمەڕا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە $2,600 و زیوی پاڵم بە $2,602 بوو بە هاوڵاتیانی ئێمە بزانن ئەمە نرخە ڕاستەقینەکەی لە بەرەوەی کە هاوتای یەکترن پاڵم و مەڕمەڕا دوودانە براندن کە لە ڕووی کواڵیتیەوە لە ڕووی ئایارەوە هیچ جیاوازیەکیان نییە و ئەمەی کە ئێستا ڕوئەیاد ئەم نرخە یەکسانە معقولە نەک ئەوەی کە پێشتر هەبوو جیاوازیەکی زۆریان هەبوو و ئەوەی کە دەربارەی نەوتیشەیە ئەمەوێستا باسی بکەم لە بەرەوەی کە لەم بارودۆخەی ئێستایە و بە تایبەتی ئەم باسی ڕێککەوتن و ڕێک نەکەوتنە بابەتی نەوت زۆر گرنگە لە تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بەرمیلێک نەوتی برێنت بە $103.27 بوو کەمێک لەمە پێشپێژەوەی بێمە لای ئەم هەواڵە چێکێکم گرت کرد $102 بەخۆیەوە بینی واتە ئاراستەکەی دابەزین بوو ئەگەر ئاراستەکەی نەگۆڕا بە بازاڕەکان وایان لێ هاتووەکە پێشبینی ناکرێن سات بە سات گۆڕانکاریان بەسەرادێن نەوتی تەکساس بە $96.88 بوو غازی سروشتیش بە $2.82 مامەڵی پێوەکرا ئەوەی دەربارەی بازاڕە جیهانیەکان هەیە نادڵنیاییەکی زۆر هەیە باسی ڕێککەوتن و ڕێک نەکەوتن هەیە هەر جۆرە هەواڵێکی سیاسی ژیۆپۆلیتیکی بڵاو بێتەوە
دەست بە جێگۆڕانکاری لە بازاڕ جیهانیەکان دروستەکە بەڵام من پێم وایە کە بازاڕەکان هەتاوەکو ئێستش سەرڕای ئەم گۆڕانکاریانە لە چاوەڕوانیان چاوەڕوانی چی؟ چاوەڕوانی سەردانەکەی ترامپ بۆ چین ڕەنگە و سەردانە هەندێک ئاراستەکان بگۆڕێت و هەندێک گۆڕانکاری گەورە دروست بکات. دەربارەی نەوت بە تایبەتی نەوتی عێراق ئەمەوێ هەندێک زانیاریتان بۆ بخەمەڕوە. ئێران ڕێگەی داوەکە نەوت هەڵگرێک کە هەڵگری نەوتی عێراقا بە گەروی هورمزا بڕوامەوێ لێرە باسیێم هەواڵەتان بۆ بکەم و بە وردەکاری بزانین بە شێوەیە کە بێگومان ئەم دیمەنە کە ئەیبینن ئەم وێنەیە کە ئەیبینن وێنەی گەروی هورمزە و هەندێک وەکو ئەتوانین بیبینین هەندێک جوڵەی کەم لە گەروی هورمزا دروست بووە لەو جوڵەکەمە کە باسم کرد یەکێک لە نەوت هەڵگرەکان نەوت هەڵگری عێراق بووە نەوت هەڵگری سەبەلەحی هەڵگری نەوتی ئێران کە VLCC پێڵێن ئەم نەوت هەڵگرانە توانای هەڵگرتنی 2 ملیۆن بەرمیل نەوتیان هەیە کە وەکوتم گەروی هورمزی تێپەڕاندووە تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە دوایین شوێنی و دوایین پۆزیشنی ئەم نەوت هەڵگرە ئەم شوێنە بووە لەناو ئاوەکانی ئۆمانە بووەوە تا هورمزی تێپەڕاندووە لە ئاوەکانی ئۆمانە بووە ئەمە وردەکاری زانیاریەکانی ئەو نەوت هەڵگرن وەکوتم هەڵگری 2 ملیۆن بەرمیل نەوتی عێراق بەرەو ڤێتنام بەڕێکەوتووە ئەم نەوت هەڵگرە لە 16 مانگی 2 مانگی 3 دای لێبوردنەکەم بار کراوە وەکو هەموو کەشتەکانی ترکا بازرگانیان وەستا بوو ئەمیش ڕاگیرا بوو بەڵام ئێستا ئیتر شوێنە قورسەکەی تێپەڕاندووە لەبەرەوەی کە ئەم ڕۆژنە ئەوترێت کە بە هاو ئاهەنگی لەگەڵ ئێران بووە هەر ئەسڵەن تەسنیم کە ئاژانسێکی نزیک لە سوپای پاسدارانە ئەم هەواڵی ڕاگەیاندووە پشتڕاستی کردوتەڵێ ئەو نەوت هەڵگرێ عێراق بە هەماهەنگی لەگەڵ خۆمان بەوەیە تێپەڕیەوە وەکوتم قۆناغە سەختەکەی بڕیەوە بەرەو ڤێتنامیش ئەڕوات و جگە لەم کەشتیە نەوت هەڵگرێ عێراق ڕۆژی شەمەش کەشتێک کە هەڵگری غازی قەتەر بووە بەرەو پاکستان ئەویشە ڕێگەی پێدراوە کە هورمز تێ بپەڕێنێت و جگە لەوەش ئەمڕۆ پێش ئەوەی کە بێمە لای هەواڵابوووریەکان پێشەوەی بێمە ستۆدیۆ هەواڵیەوە هەبوو کە دیسانەوە کەشتێکی تریشکە هەڵگری غازی سروشتی قەتەر بۆ ڕێگەی پێدراوەکە بەرەو پاکستان بڕوە ئەوترێت ئەگەر سەیری شوێنی بەڕێکەوتنی کەشتێکە و ئامانجی کەشتێکە بکەین لە قەتەرەوە بۆ پاکستان دەرئەکەوێت کە ئێران بەم شێوەیەوێ نیازپاکی خۆی پیشان بدات بۆ ئەو وڵاتانەکە ڕۆڵی نێوەندگیر ئەبینن لە ئەم ناسەقامگیریانەیە و کەوتونە نێوان ئەمریکا و ئێران بۆ ئەوەی کە ڕێککەوتن لە ناویانە لە نێوانیانە ڕووبادوان بابەتانە بابەتێکی گرنگن وا تاوەکوتم تاکو تەرا ڕێگە بە کەشتەکان ئابووی کە بڵێ بەڵێ من بەرامبەر بە وڵاتانە کە ڕۆڵی دژمن ناگێڕن ئەتوانم ئابۆ جۆرە ڕێگە بە کەشتەکانیان بە بکە تێبپەڕن. بەگوێرەی داتاکانی کۆمپانیای سۆمۆ هەرباسی نەوتی عێراقتان بۆکەم مانگی 3 داهاتە نەوتیەکانی عێراق بۆ 2 تریلیۆن و 500 میلیارد دلار دابەزیوە ئەوە لە کاتێکە کە حکوومەتی فیدراڵی بۆ موچەی موچەخۆران بە هەرێمی کوردستانیشەوە مانگانە پێویستی بە 7 تریلیۆن دینارە. شارەزایان پێیان وایە کە تاکە ڕێگا بۆ حکوومەتی فیدراڵی ئەوەیە کە قەرز وەربگرێت و ئەو بۆشایی پێپڕ بکاتەوە. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری سەرۆکوەزیرانیش لەم بارەیەوە قسەیان کردووە بە لەم راپۆرتەیە بینەریبی. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دەڵێت لە ئێستادا داهاتە نەوتیەکان تەنها یەک لە سەرسی موچەی موچەخۆران دابین دەکات. بە گوێرەی داتاکانی کۆمپانیای سۆمۆ مانگی 3 داهاتە نەوتیەکانی عێراق بۆ 2 تریلیۆن و 500 میلیارد دلار دابەزیوە و ئەوە لە کاتێکدایە حکوومەتی فیدراڵی بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان و دەستەبەری کۆمەڵایەتی و هەروەها موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان مانگانە پێویستی بەسەر و 7 تریلیۆن دینارە. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمان دەڵێت لەم دۆخەدا حکوومەت ناچار دەبێت ڕووبکاتە قەرزکردن و دەوترێت ئەوە تاکە چارەسەری بەغدادا لە ئێستادا بۆ پڕکردنەوەی کلێنی نێوان داهات و تێچووەکان. جەمال کۆچەر وەرگرتنی قەرز لە بانکە ناخۆیەکان بە باشترین بژاردە دەزانێت بەو پێی ڕێژەی سوودیان کەمترە. لە هەمان کاتدا مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراقیش لەم بارەیەوە قسەی کردووە. دەڵێت بارودۆخی دارایی عێراق چۆتە قۆناغێکی هەستیارەوە بەو پێی داهاتەکانی عێراق بۆ 4 تریلیۆن دینار کەمی کردووە و ئەویش 2 ڕێکار دەخاتە بەردەم حکوومەت و دەڵێت هەردوو ڕێکارەکان بە شێوەی هاوکات و هاوتەریب لەلایەن حکوومەتەوە پەیڕەو دەکرێت و هاوکات لێکەوتە نەرێنیەکانی ئەو دوو ڕێکار
کارەشی خستوەتە ڕوو. مەزهەر محەممەد دەڵێت بارودۆخەکە زۆرتر قەیرانێکی کاتی نەختینەیە نەک کورتهێنانی بەردەوامی بودجە کە ببێت بەهاڕەشە بۆ چالاکیەکانی حکوومەت لە درێژخایەندا. بەڵام ئەگەر درێژە بکێشێت فشاری زۆر لە سەرسەقامگیری ئابووری و دارایی عێراق دروست دەکات. جەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێران لە 28 مانگی دووە بووەتە هۆی داخرانی گەڕووی هورمز. ئەو گەروە ڕێڕێبی سەرەکی هەناردەی نەوتی عێراقا. بۆ هۆیشەوە عێراقێکێک لە گەورەترین زیانمەندەکانی جەنگەکەی و سەرەڕای ئاگربەستیش هێشتا هاتوچۆی نەوەت هەڵگرەکانی ڕوبەڕووی ئاستانگ دەبێتەوە. هاوکات دوو کەسایەتی گرنگ قسەیان کردووە دەربارەی بارودۆخی دارایی عێراق و باسی داهاتە نەوتیەکانی عێراقیان کردو جا کەوتمان داهاتە نەوتیەکانی عێراق ینی داهاتی عێراق لە بەرەوەیکە لە ئاستێکی بەرزا پیش بە نەوت ئەبەستێ. با لێرە باسی ئەو داتا و ژمارانە بکەین بزانێکین بارودۆخەکە بە شێوەیە کە ڕەنگە زۆر دڵخۆشکەر نەبێت. سەرەتا با باسی ڕەوشی دارایی بکەین بە پێی وتەکانی ئەم دوو کەسایەتی ئەم دوو شوێنە کە باسم کرد. سەرەتا وەکوتم دکتۆر جەمال کۆچەریش قسەی کردووە و هەروەها ڕایشکاری سەرۆگۆزیرانی عێراقیش قسەیان کردووە داتاکانیان پشتبەستوو بە داتاکانی سۆمۆیە. منیش لێرە هەر پشتبەستوو بە وتەکانی ئەوان و داتاکانی سۆمۆ ئەم ژمارانەتان بۆ باسەکەم. ئەوترێت کە داهاتی عێراق لە بڵێن بۆ 4 تریلیۆن دینار دابەزیوە. داهاتە نانەوتیەکەی 2.5 تریلیۆن دینار بووە. داهاتی نانەوتی عێراق زۆر ئەمە گرنگە دابەزینێکی زۆر بەرچاوی تۆمار کردووە لە سەر و 6 تریلیۆنەوە بۆ ئەو ئاستە دابەزیوە کە ئەڵێ ئەم ئاستە ئەم 2.5 تریلیۆن دینارە تەنها 34 موچە خۆرانی عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە پێدابی نەکرێت کە بۆ موچە پێویستمان بە 7 تریلیۆن و 200 ملیار دینارە. جیاوازیەکە یەکجار زۆرە و ئەگەر بمانێت زۆر بە قوڵی بیری لێ بکەینەوە واگەر وەکو ئەوەی کە ڕاوێژکاری سەرۆگۆزیرانی عێراق ئەڵێمە قەیرانێکی کاتیە نەک کورتێنانێکی هەمیشەی لە بودجێ ئەگەر ئاوا لێی نەڕوانین ئەم قەیرانە زۆر قوڵ و جێنیگەرانیە. لە مانگی سەیە عێراق 18 ملیۆن بەرمیل سەر و 18 ملیۆن بەرمیل 18 ملیۆن و 600 هزار بەرمیلی هەناردە کردووە. مانگی وەکوتم مانگی ئازار داهاتەکەی ئەگەر بە دۆلار باسی بکەین نزیکەی 2 میلیارد دۆلار بووە و وەکوتم ئەمە لە 6 میلیارد دۆلارەوە دابەزیوە بۆ 2.5 تریلیۆن دینار. سەرچاوی ینی ئەم داهاتە یەکشتە بەڵام لێرەیە بە دۆلار و دینار باسم کردواتە بڕەکەی بە دۆلار یەکسانە بە 2.5 تریلیۆن دینار. سەرچاوی داهاتی عێراق ئەزانین کە نزیکەی 190 بە دیاریکراوی 184 پشت بە هەناردەی نەوت ئەبەستێ ئەوی تریشی 116 لە ڕێگەی هەناردەی نانەوتی نەک هەناردەی نانەوتی ڕێگەکانی تر ئەکرێ و 116 باج و گومرگ و ئەو شتانەش لەخۆ بگرێ. با بچینە لای داتاکانی تر و باسی زانیاریەکانی تریش هەر لەم بارەیەوە بزانین چیمان هەیە گەر هاوکارانم یارمەتیمان بن و داتاکانمان بۆ بگۆڕن. بەڵێ ئەم دوو کەسە کە قسەیان کردوە چ دکتۆر جەمال کۆچەر و چ ڕاوێژکاری سەرۆگۆزیرانی عێراق باسی چەند ڕێکارێک دەکەن ئەڵێن عێراق یەک دوو ڕێکاری لە بەردەمە هەموو ڕێکارەکانیش هەر وەرگرتنی قەرزاڵە تەنها بەوە ئەتوانێت کە ئەم بۆشاییە گەورە پڕ بکاتەوە. ئەزانین کە ژمارەی موچەخۆری یەکجار زۆرە عێراق بەشێکی هەرە زۆریش لە بودجەکەی بۆ موچەخۆرانە ڕوات ئەڵێ بۆ ئەوەی کە لانی کەم بتوانێت ئەوە دابین بکات پێویستە ڕووبکاتە قەرزکردن. قەرزەکە چیە؟ سەرەتا قەرزی ناوخۆیە لە بانکی ڕافدەین بانکی ڕەشید و بانکی بازرگانی عێراق و دکتۆر جەمال کۆچەر ئەڵێ بۆ ئەمە ڕێگەیەکی باشە لە بڕێکە ئەم بانکانە بەراورد بە بانکەکانی کردی تایبەت ڕێژەی سوودیان کەمترە. بابەتێکی تر قەرزی دەرەکیە کە ئەوترێ دەتوانێت لە دامەزراوە نێودەوڵەتیەکان قەرز وەربگرێت وات ئەڵێ توانێت قەواڵە داراییەکانیش بفرۆشێت و لەو ڕێگەیەوە بتوانێت پارێک ینی نەختینە بەدەست بێنێت و ئەمەوەکو ڕێکارێکی تر باسەکەن ئەڵێن ئەمە ڕەنگە سوودی زیاتر بێلۆی کە قەرز وەربگرێت لە بەرێک کە قەرزی وەرگرت قەرزی بە تایبەتی ناوخۆیی ئەمە هۆکارە بێت کە فشار لەسەر بەهایدراوی نیشتیمانیش دروست بکات. لە ئێستاە یەدەگی دراوی عێراقیش بابەتێکی ترە ئەوترێت کە عێراق توانێت دەست ببات بۆ یەدەگی دراوەکەی و لەوێ پارەی موچەخۆران دابین بکە کە ئێستا کەمتر لە 100 میلیارد دۆلار یەدەگی دراوی دەرەکی هەیە کاڵە بەشی 12 مانگ هاورداکە دەم بابەتە ڕەنگە بابەتێکی هەستیارتر بێەوە ڕەنگە ئەگەر وەکو ئەولەویەت سەیری بکەین ئەولەویەت بۆەوە بێ کە پێوێ قەرز
وەربگرێت. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە دەربارەی بارودۆخی دارایی عێراق و هەروەها داهاتەکانی و دابینکردنی موچەی پارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. پێشتر باسی هەواڵم بۆ کردنوتم لە بازارەکانی هەرێمی کوردستان خواست بۆ ئۆتۆمبیلی چینی زیادی کردووە، بەڵام ئەژوترێت کە نرخەکانیشیان دابەزیوە. ئەمە قارەمان بۆمان پشتڕاست بکاتەوە. ڕاستەوخۆ بچمە هەولێر قارەمان جەوهەر پەیامنەرمان لێەوە لەگەڵمانە. قارەمان سڵاوت لەبێ پێمان بڵێ گۆڕانکاریەکان چین بۆچی نرخی ئۆتۆمبیل دابەزیوە، ئەسڵەن چەند دابەزیوە، دوایین زانیاریمان بەرێ. بەڵێ زریانە و کاتت باش، نرخی ئۆتۆمبیل دانەبەزیوە بەرز بۆتەوە. ینی ماوەیەک دەبێتن، ینی بەهۆی ئەوەی کە بەشێک لە هاوڵاتیان یاخود بەشێک لە بازرگانان ئۆتۆمبیل بۆ ئیران یاخود ڕۆژهەڵاتی کوردستان دەگوازنەوە یاخود دەیکردن، ئەمە زۆرێک لە بەرزبوونەوەی نرخی کردووە لە بازارەکان. لەگەڵ ئەوەش ئۆتۆمبیلی چینی لە بازارەکان نرخەکانیان جیاوازە. لە راپۆرتەکە بینیتان کە لە $10,000 یاخود کەمتر دەست پێ دەکات تاوەکو زیاتر لە $200,000 ینی لە هەولێر بەم سەرانە یاخود بەم نرخانە ئۆتۆمبیلی چینی فرۆشاوە. من لە یەکێک لە کۆمپانیەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل و فرۆشتنی ئۆتۆمبیلم لە شاری هەولێر لەگەڵ کاک عومەر جەمال گفتوگۆ دەکەم. ئەو کاتت باش باز لە نرخی ئۆتۆمبیل بکەین، نرخەکان دابەزیون یاخود بەرز بنێتەوە، لەگەڵ ئەو بەرز بنەوەش هۆکارەکان بۆسی دەگەڕێتەوە. ئێستا حالیان نرخەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بوویتەوە، یعنی لە سیارێک دەتوانین بدەین $500 تا $1,000 بەسەکەتە سعری. ئەو سەرێنێکەوە سعریان هەرزانە، یعنی تقریبا تا $10,000 تا $10,000 و هەتا $15,000 سیارەشمان هەیە، یعنی کە ئەو سەرێنێکەوە سعریان لە سوری $50,000 سیارەی یعنی دەفتەرێک زیاتر بەسەکەتیە، $10,000 زیاتر بەسەکەتیە. لۆ نمونە بە نمونە ناوی سیارەی ئێستا پڕادۆ دوونێ پێری بکردنی فرشت پێ دەکرا بە 480 بە 470 وەرەقەی، 4 دەفتەر و ئەوانە 4 دەفتەر و 70 وەرەقە، 4 دەفتەر و 80 وەرەقە. ئێستا بە دەفتەرێکی زیاتر هاتە سەر، یعنی ئێستا بوویتە 570 580. ئەوەش سەبەبەکی هەیە. یەکێک لە سەبەبەکان ئەوەیە کەوە هاوردەکردنی سیارەی سنووردار کرایە لەبەر ئەوەی کەوا وەزع ناخۆش بە لە چەند مانجی ڕابرد و کەوا شەڕشت هەبووە. ئێستا سیارە هەندێک بە زەحمەتی دێتن، بەڵام 20 ڕۆژ و 25 ڕۆژی پێدەچی زائیدەن نەقلیش گران بووە. نەقل کە پێشتر سیارەی بە $300 و بە $400 بۆ ئەو پەڕەکەی، ئێستا بوویتە $1,500، یعنی 15 وەرەقە 16 وەرەقە ئێستا حالیان. ئەوە بە سەبەبی یەکەم. سەبەبی دووەم، سیارێکی زۆر ڕۆژانە لە هەولێر لە سلێمانی لە دۆهۆک دەکردێ و دەبرێتە ئێران، دەبێتە ڕۆژهەڵاتی کوردستان. سیارێکی یەکجار زۆری، یعنی بەس شاری هەولێر بە نمونە هەموو ڕۆژێ 100 سیارە 150 سیارە بگرە 200 سیارە دەنێرێت لە بۆ ئێران. ینی ئەوەش عەدەدێکی زۆرە. بەو شێوەیە یعنی هەرێمی کوردستان بوویتە ناوەندێکی مرکزی لە بۆ کاروباری بزنسی ئۆتۆمبیل. یعنی زۆر بەرەو پێش چووە لە ڕووی کاروباری ئۆتۆمبیل، لە ڕووی کڕین و فرۆشتنەوە. هەموو ئیشەکانیش بە قانونی دەکرێتن. یەکەمشی ئاسایی ئۆتۆمبیلان دەکردن خود کۆمپانیانە دەیکڕن دەیبەنە ڕۆژهەڵات. خەڵکی ئاساییە، هەمووی خەڵکی ئاسایی ئێرانن، دێنە ئێرە زیاتر عەدەدشان لە مواصفاتی هەردەبژێرن. مەقسەد دێن لەو سیارەی 20 عەدەدمان دەوێتن، 25 عەدەدمان دەوێتن، دەکڕن. هەموو ڕێکارێکی قانونی دەگرنە بەر، گومرجی خۆیان دەدەن، موافقەی وەزیری ناوخۆوە دەگرن، ئەوجا سیارەکان دەنێرن لە بۆ وڵاتی ئێران. سیارەکان سببی ڕئیسی ئەوەیە کەوا سیارە نرخی بەرز بوویتەوە. بە 120 وەرەقەی دەکڕێت ئەو دەرێ بە 25 دەوێتن خەڵکی ئێران، بە 25 دەکڕێت دەرێ بە 35 دەوێتن. یعنی بە شێوەیەکی بەرچاو ئەوە سبەبەکی ڕئیسیەکەوە سیارە بەرز بوویتەوە. سیارەکی ئۆتۆمبیلی چینیش لێ بکەین، یعنی ئێستا بازاڕیان خۆشە، نرخەکانیان جۆرەکانیان زۆرە لە بازاڕ ئێستا جۆرەکانیان زۆرە. تقریبان دەتوانین تەقسیم بکەینە سەر 7 شەریکاتی گەورە، شەریکاتی ڕئیسی. بە پلەی یەکەم دوێنێ ڕاپۆرتەکەم لەگەڵ جەنابەت کرد، بە پلەی یەکەم BYD دێتن، دوای لە پاشان توێتای چینی، دوای لە پاشان MG، جیلی، شێری. ئەو سیارانە ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کڕنی و فرۆشتنی یەکجار زۆری پێ دەکرێتن، خصوصەن ئەو سیارانێکەوە هایبرێدە. دوێنێ ژوڵمان کردەوە ئەو سیارانێکەوە هایبرێدە بە نسبەت ئەوەی کەوا نرخی سوتەمەنی گرانە تەڵەبەکی یەکجار زۆری لەسەرە. ئێستا بە خۆتان جەنابتان لێرە بوون پێش ئامادەکردنی ئەو ڕاستەو خۆیە دیتان کەوا سیارەی هایبرێد لە پێش چاوین گۆی ڕۆیشت و بدرا خەڵکی دۆچێ بوون. یعنی مەقسەد بە نمونە ڕۆژانە ئەو شتەیە
هم يستنتج نرخي بنزين براس بين 1000 و 1500 لتری نه خلق دی هایدی دکرتن اقتصادی بنزینی کم تدخواتن ایش خوی پد زبدکاتنو بنی خشی زوزو هزانیش لدوري هشتا ورقة حتى سطو هشتا ورقة سعرش 2025 ذكرتن بزمان شصا زماني هي سعرش زوزو باشا بنزين اخواتن خلق كله بهندي روي تكريا بخير من ستا والله زریانەوەی کە ئەم خاوەن پێشانگایە باسی کرد ینی نرخەکان جیاوازن و هۆکاری بەرزبوونەوەی نرخەکان بەوە دەگەڕێتەوە کە هاوردەکردن کەم بۆتەوە خۆی باسی کرد و کڕینی ئۆتۆمبیل لەلایەن هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود ئێران زیادی کردووە ئەمانە بۆتە هۆکاری ئەوەی کەەوە ماوەیە کە نرخی ئۆتۆمبیل لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە 500 دلار تاوەکو زیاتر لە 1000 دلار بۆ بەشێک لە ئۆتۆمبیلەکان بەرز ببێتەوە و بەشێک لە جۆرەکانی تری ئۆتۆمبیل نرخەکانی زیاتر بەرز بێتەوە. سپاس پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرە لەگەڵمان بوو. سپاس بە خۆت و میوانەکەشت ماندوو نەبی. ناسەقامگیریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها باسی ئەم ساڵ و جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێران نییە. ساڵانێکی دوور و درێژە ئەم ناوچەیە گۆڕەپانی ئاڵۆزیەکان و بەریەککەوتنی لایەنەکانە. ئەوەش بەردەوام بازاڕەکان بە تایبەتی بازاڕی وزەی ڕوبەڕووی ئاستەنگ کردووەتەوە. ئەم بابەتە وای لە هەندێک وڵات کردووە کە پێداچوونەوە بکەن بە پێکاتە ئابوووریەکەیانە. یەکێک لە وڵاتانش کە سەرکەوتنێکی یەکجار بەرچاوی بەدەستێناوە سعودیەیە. ڕیاض ساڵانێکە بەوە بەرهێنان لە ژێرخانەکان و بەندەرەکان و کەرتە جیاوازەکانی هەوڵی داوە پشتبەستن بەنەوت کەم بکاتەوە ئابوووریەکەی فرەڕەهەند بکات کە داتاوە ئامارەکان دەربارەی داهاتە نانەوتیەکانی پێمانڵن لە ئاستێکی باشە ڕوبەڕووی بەرەو پێشچوون بووە. لە ماوەی چەندەی ڕابردوودا سعودیا بەردەوام بە وڵاتێکی پشتبەست و بە نەوت ناسراوە و نەوت بڕبڕی پشتی هێزی ئابووری و دارایی ئەو وڵاتە بووە. بەڵام چەند ساڵێکە هەنگاوی جددی و گرنگی ناوە بۆ تێپەڕاندنی ئەو ڕەوتە و لە هەوڵدا پێکهاتە ئابووریەکەی دووبارە پێناسە بکاتەوە و پێگەکەی لە ئابووری جیهاندا بەهێزتر بکات. بە گوێرەی داتاکانی فەرمانگەی گشتی ئاماری سعودیا کە لە مانگی شوباتدا بڵاوی کردوێتەوە. هەناردەی نانەوتی لە مانگی 12 ساڵی 2025دا بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو لە سەدا 7.4 بەرز بۆتەوە و لە هەمان کاتیشدا لە چارەکی چوارەمدا بە ڕێژەی لە سەدا 8.6 زیادی کردووە. لە هەمان کاتدا پشکی نەوت لە هەناردەی وڵات لە لەسەر و لە سەدا هەفتاوە بۆ نزیکەی لە سەدا 67.5 کەمی کردووە. ئەوەش دەری دەخات کە ڕیاض وردە وردە پشتبەستن بەنەوت کەم دەکاتەوە و پێکهاتەی هەناردەکەی فرەچەشن دەکات. گرنگی ئەم بابەتە لە بارودۆخی ئێستای ناوچەکەدا زیاتر دەردەکەوێت. ساڵانێکی زۆرە ناسەقامگیری و ئاستەنگی جۆراوجۆر بەرۆکی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. هەر لە ناسەقامگیری ڕێڕەوە کشتیوانەکانەوە لە دەریای سوور و کەندا و هەتا جنگ و پێکدادان لە بەرە جیاوازەکاندا. لەو بارودۆخەشدا پشتبەستنی لە ڕاددەبەدەر بە نەوت دەبێت بە خاڵێکی لاواز لە ئابووریدا. هۆکارەکەشیەوەیە کە هەر جۆرە ئاستەنگێک لە بەرەمهێنان خستنە ڕوویان نرخەکاندا دروست ببێت ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بارودۆخی دارایی وڵات دروست دەکات. گرنگی بەرزبوونەوەی هەناردەی نانەوتی سعودیەش لەم ڕوانگەیەوە زیاتر بەرجەستە دەبێت. هەر دۆلارێک کە ڕێگەی کەرتە جیاوازەکان لەوانە پیشەسازی بەرەمهێنان خزمەتگوزاری لۆجستی دووبارە هەناردەکردنەوە بەرهەمی پترۆکیمیا و تەکنەلۆژیا دەست ڕاست دەکەوێت هەنگاوێک بەرەو پێشچوونە لەسەرەوە ئاراستەیەی سعودیا ئابووریەکی فرەچەشنتر ببێت و کەمتر بەهۆی ناسەقامگیریە دەرەکی و ناوچەیەکانەوە ڕوبەڕووی زیان بێتەوە. لە پێکهاتەی هەناردەی نانەوتی سعودیەدا ئامێرەکان و بەرهەمە ئەلکترۆنیەکان لە سەدا 25 بۆ خۆی تەرخان کردووە و لە ڕیزبەندی یەکەمدایە. بابەتێکی دیکە کە پێشکەوتنی بەرچاوی بەخۆ بینیوە هەناردەی دووبارەیە. ئەوەش سعودیەی کردووە بە جەمسەرێکی لۆجستی و بازرگانی لە ناوچەکەدا. ناکرێت ئەم دەستکەوتانە لە دەرەوەی ئەو وەبەرهێنانە بە چاوە تاوتێ بکرێت کە ئەو وڵاتە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە ژێرخانەکان و ناوچە پیشەسازیەکان و زنجیرەکانی دابینکردن و فڕۆکەخانەکان و بەندەرەکاندا کردوێتی. سعودیا بە جێبەجێکردنی دیدگای 2030 لە ئابووریەکی تەواو نەوتیەوە بەرەو ئابووریەکی فرەچەشن هەنگاوی ناوە. بە بڕوای چاودێران ئەوە تەنها گۆڕانکاریکی ئابووری نییە، لێکەوتەی کۆمەڵایەتی بەرچاویش بە دوای خۆی دادەهێنێت. بەو پێی پێکهاتەیەکی کۆمەڵایەتی گەنجی هەیە کە ساڵانە پێویستیان بەکارە. دەیڤید بێکام و ڤیکتۆریا بێکامی هاوسەری ئەیانەوێت مڵکەکەیان لە بەریتانیا فراوان بکەن، بەڵام پلانەکەیان لەلایەن کەسێک کە لە ئوسترالیا ئەژی
بەرهەڵستی ئەکرێت. ئەستێرە ئینگلیزیەکە ئەوێت مڵکە 16 ملیۆن دۆلاریەکەی لە گوندێکی بەریتانیا گەورە بکات و یاریگا و ساونا و سیستمی ڕووناکی بۆ دابین بکات، بەڵام گوند نشینێک ئەڵێت ئەم کارەی بێکام سیمای کلاسیکی گوندەکە ئەشێوێنێت لە بەرامبەر سکاڵای لە دژی تۆمار کردووە. پلانی پەرەپێدانی مڵکە گرانبەهاکەی دەیڤد بێکام ئەستێرەی دیاری تۆپی پێ ڕوبەڕووی ڕەخنە و سکاڵای دانیشتوانی گوندەکە و کەسانی تر بۆتەوە. دەیڤد بێکام و ڤیکتۆریا بێکامی هاوسەری خاوەنی مڵکێکی 16 ملیۆن دۆلارین لە گوندێکی بەریتانیا بە ناوی کۆتسهۆڵد بۆڵدهۆڵد لە ناوچەی ئۆکسفۆردشێ. ئەو مڵکان ساڵی 2016ەوە کردراوە و بووەتە شوێنی بەسەربردنی پشووەکانی بە تایبەت کە لە ئێستادا وەستێرە ئینگلیزیە لە ئەمریکا دەژی. لە ئێستادا بێکام دەیەوێت مڵکەکەی گۆڕانکاری گەورەی تێدا بکات کە خۆی لە دروستکردنی پۆندێک و دارستانێکی تایبەت، ڕێگەیەکی نوێ بۆ مڵکەکە و یاریگایەکی گەورە و سنتەرێک بۆ چاودێریکردنی 24 ساعتی شوێنەکە دەبینێتەوە. بەڵام ئەم پلانە لە ئێستادا ڕوبەڕووی ڕەخنەی کەسێک بۆتەوە بە ناوی مستەر وەرثینگتن کە بە پێی راپۆرتەکان پێشتر لەو گوندە مڵکی هەبووە، بەڵام ئێستا لە دووری 14,000 کیلۆمەتر لە شارێکی ئۆستۆرالیا دەژی و سکاڵای لەو پلانە گرتووە و دەڵێت کارەکەی ئەو وەستێرەیە زیان بە ڕووکار و سروشتی گوندەکە دەگەێنێت کە بۆ تەلارسازی سەدەی 18ەم دەگەڕێتەوە. وەرثینگتن دەڵێت هەرگیز لە تەلارسازی کلاسیکی ئینگلتەرادا دروستکردنی باخچەیەکی گەورەی لەو شێوە و دانانی ساونا و یاریگایەکی زۆر گەورە بوونی نەبووە. هاوڵاتیەکی گوندی گریت 2 کە ماوەی 60 ساڵە لەوێ دەژی دەڵێت دەتوانم ناوی زۆربەی ئەوانەی لێرە دەژین بڵێم، بەڵام بە بیرەوەری من ناوی وەرثینگتنم نەبیستووە دانیشتووی ئەم گوندە بوو بێت. لە ئێستادا بەشێکی زۆری پلانی گەورەکردن و فراوانکردنی مڵکە گرانبەهاکەی ئەستێرە ئینگلیزیەکە لە جێبەجێکردندایە و لە سەرەتای ساڵی 2023 و ئەم ساڵیش سکاڵای لە دژی تۆمار کراوە، بەڵام هێشتا هیچ یەکێک لە سکاڵاکان یەکلایی نەکراونەتەوە. بە پێی ماڵپەری سلێبریتی نێتوەرث سامانی ئەستێرە ئینگلیزیەکە و هاوسەرەکەی ڤیکتۆریا بێکام کە گۆرانی بێژ و دیزاینەرە 550 ملیۆن دۆلارە و ئێستا هەردووکیان لە ئەمریکا دەژین. دەیڤد بێکام خاوەنداری هاوبەشی یانەی ئینتەرمایامی ئەمریکیە کە لیۆنێل مێسی ئەرژەنتینی یاری تێدا دەکات. هەندێک لە سەرچاوەی تریش باز لەوە دەکەن کە سامانەکەی دەیڤد بێکام و خێزانەکەی گەیشتوتە 900 ملیۆن دۆلار. بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانی ئەمڕۆ پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.